وەکو پزیشکانی گەنجی سنووری پارێزگای سلێمانی کە ژمارەمان زیاتر لە 1000 پزیشکە پاش دان بەخۆ داگرتنێکی زۆر و نەدانی موچەکانمان زیاتر لە 54 ڕۆژ ڕیارماندا بایکۆتی سەرجەم بنکە تەندروستی و مەڵبەندە تەندروستیەکان بکەین جگە لە فریاکەوتنەکان 5 مانگە 150 ڕۆژە بە یەک موچە کە دابەشی بکەیت ئەکاتە چەند ینی هیچ شتێکی وا ناکات ینی بای مەسروف و کری سارە و ئەم شتانە ناکات بارودۆخی دارایمان ئێجگار سەختە لەوە زیاتر هەر لەسەر ینی بارودۆخی دارایی سەخت پزیشکی ئەقسایی هەیە سوێن بەخۆی گەورە باسی کردو توێتی ئاوا بێ من ئیشەکەمە گۆڕم. لە ئێستادا کە نەخۆشەکانیان فریاکەوتنەکان لە کاردان شوێنە هەستیارەکانی نەخۆشخانە لە کاردان بۆ ئەوەی نەخۆشان بێبەش نەبن لە چارە سەرکردن بەڵام وەکو قاوشەکان و بنکە تەندروستیەکان و مەڵبەندە تەندروستیەکان بایکۆتی تیاکراوە. دکتۆری دانەنیشتبوون و جامیش فەقەراتم هەیە لە تەواریکە حەوایان بۆ نووسیم چون فەقەراتم هەیەمانە چی دکتۆری فەقەرات نییە و دکتۆری بێموچەیە و جا لە لای شۆ حەقیشیانە ئەوان هەرچەند موچەشیانی حەقی خۆشیانە خۆش و خانشین بۆ کۆمەڵم ئیتر ناقیان یەک خەڵین داوام ناکە با حکومت ئاوڕێ لەو خەڵکە باتەوە معاش و خەڵکە باتەوە ئی گوناحە خەڵکیش گوناحە ئێمەش کە لە خۆشی گوناحە. دەستپێکردنەوەی داوامان بەندە بە چارەسەرکردنی کێشەکانمان و بە دەنگهاتنی داواکانمان هەتاکو مافەکانمان وەرنەگرینەوە موچەکانمان خەرج نەکرێت و 30 ڕۆژ جارێ موچە نەدرێت ئێمە ئامادەنی بگەڕێنەوە بۆ داوام تاکە سەرچاوی داهاتمان موچەکانمانە چکە ئێمە هیچ جۆرە کلینیکێکمان نییە ئێمە ژۆک و موچەخۆرانی تری هەرێمی کوردستان بێ بەشکراین لە مافەکانمان. مافێکی سەرەتاییە مافێکی زۆر بنەڕەتیە حەقێکی زۆر سەرەتاییە هیچ هێزێک هیچ حزبێک هیچ حکوومەتێک ناتوانێت دەستی بەسەرا بگرێ وەکو ئێستا کە بە گوندەی و بە حەشایری دەستیان بەسەراگرتووە ئەمە شتێکی قبوڵ نەکراوە بەڕاستی. ئەوەش مافی خۆیانەکە بێنە سەرجادە بەڵام لەمان کاتە ئەکرێت ئەوانیش هەڵوێستەیەک وەرگرن هەم مامۆستایان هەم پزیشکان هەم هەموو پیشەکانی ترەوانی کە لە دام و دەستگا حکوومیەکانان داوامەکەن ئێستا کاتیەوە هاتووە هەڵوێستەیە وەرگرن یەکدەنگ کۆ ببنەوە و داوای مافەکانی خۆیان بکەن و هەستنە سەر پێ بۆی کە 10 ساڵە موچە دواکەوتن و پلە بەرز نەکردنەوە و شەق و لێدان و خۆپشاندان و مانگرتن و بزمە ڕزمە ئەزمان هەیە تاوە بێت تاوە تاقتمان نەما موچە خۆران تااقەتیان نەما فەرمانبەرە تر مامۆستایە دکتۆرە هەمووی